دەی میهرەبان سەرەتا بەخێرە کوتان دەکەم یاخوا بەخێر بێن سەرچاومان سەرەتا ئێمە لە هەموو تازیەکاندا ئەو نانبردنە هەیە نانبردنەکەش بۆ ئەوەیە زیاتر کە هاریکاری ماڵی ساحیب مردووی بێ تەماشا دەکەی لە هەموو مردوەکان خەڵکانی تر با بڵێ ئێرەنا زیاتر لە 50 وەرەقە جاری وایە تا بۆ دەفتەرێک چووە ئەوەندە مەسروفاتی کردو بەستەنها لە خزمەتکردن و لە نانبردن و لە ئاوکڕینی و ئەو بابەتانە بەڵام ئێمە وەکو خزمەتی مەروانان کە مەروانی پێ دەڵێن کە گوندی سڵی پێ دەڵێن لە کۆمەلگای ڕانیە لە گەڕەکی ڕاپەڕین لە مزگەوتی قەندیلی جاران کە ئێستا مزگەوتی خاتوناجیەیە ئێستا تەماشا دەکەی هەموو خەڵکەکە لە ماڵی خۆی نانی حاضر دەکات بۆ ئەوەی ئەو سنگ و ئەو قورسایە نەگاتە ساحیب تازیەکەی هاریکاری دەکات بە هەموو شێوەیەکی هەر کەسە لە ماڵی خۆی نانی دێنی يعني إيواه برنجي ديني برنج شلي ديني سواري ديني يعني ببي الرصاو كدني أوي كبلي أو دولة من دا فقيرة أو كاتي هيس كسي قلينا كبلي فلان كس بو غوشتي هنا وبو غوشتي هنا يعني بخوي دا ناميني براسي وفعات وتقاليد كي قلق جوانا إيواه يبلم لسيني شي كدي يعني نانا كي لسر سيني كي دادني دتسي لفيش دو ميواني دادني بخوي ناخوات نانا كي ناخوا بخوي دسي دواي لمالو دا إخوات أو عادتي زور جوان وتقاليدي زور باشا وأو زاد بيز قلوانش بيغمبر صلى الله عليه وسلم لسردمي خويدا كصحابيك يعني خلشيك مسلمانك مردوها فرميتي بسن ضلي بدنوا يعني والحاصل تازي دقل داني ضلي بدنوا قصي خوشي دقل كم يعني ناني بو حاضر كان أو أنا همي براسي نوك التقاليد أو السنة بيغمبر صلى الله عليه وسلم أو إيه مكان إسا بتقاليد حساب لكن وزور قصيش ضلي كاكبو هذا كان بلان يعني أو تقاليد أو سنة براسي إما زدو ما كدتو هلا سدني باوانا ولا سدني في صلى الله عليه وسلم لو كاتي وكإما بوما بزيمة هو بيز قلوانش حتى لا تعزيك هجدا أويك بابلي بو بخيرات الكدني خلشي دوستي ببي فرق زياوازي مجموعية للرشفية كان بويني بلي أجر إلا دبي خزمي مردوكي بي أو زار بوستي واني أشتكى بس ببي فرق زياوازي يكون بيدلم لهمو تشينو توجكان لبيجوازي ميوانا كان رادة وستن بوي هاريكاري كدني أو صاحب تازي بو بخير هاتيني ميوانا كان جاروا عادة تقاليدا لكون وهبوا لكون زمان وهبوا تا استاد لسنوري جندي إيه موكو جندي صلاة لقرأت رافرين تا استماوا بفرق جوازي وكو باسمان كده يعني شردنيا أو تعزيد بخلقي سنوري عيني جند به لو أنا مالك بالرانية ولا شوية كوهاتوا لقال إيه مدرجي كتعزيان بيدابو أما أو دو روجا يعني دكاس شوارزار تقريبا دوني ورو دو إيوارا نان همو مالك سيناني خوي ديني ودادن يشيديرا أجر ميوان هبه صاحبي بابلنا ويسين يكدن داناني شيء وتقديمي أو ميوانان يكن كلمنا أجر ميوان يجنبه جاري وهاي مثلا يكك سيني ديني قال ميوانك دادن يشيبو أو أركو قرصاء لسر مالي صاحبي تعزيا كم بيتوا أو راسي بيجي قال لما صفي أو نبي هیچ مەسەفێکی کەی ناکەوێتە سەرۆک و پێویست ئەمە دوای ئەوەی کەنانمان خوارد چاشی لەگەڵ چاش دەخۆینەوە و دادەنیشین تا ئێستا و عادەتە خالیدە وکو باسم کرد لە سنووری ئەو گوندەی ئێمە کە نزیکەی 250 ماڵی هەرماوە. ئەمنۆکو مختاری گەڕێکی ڕاهبەرین بووم خزمەت بە هەموو هاوڵاتێکی کەم فەرقی بە یەک تاسی ناکەم کەم لە خەڵکی بێرێن نەبێت تا دەگەڵ مزگەوتێ بێ ئەمە خزمەتکاری ئەو خەڵکی دەزانم. دەستوری ئێمەش دەستورێکی گەلێک جوانە هەموو ماڵە سینی خۆی دێنی ناڵی سەعات مردوو مەسەرفی بکات لەبەرەوەی هەموو ماڵێک بە سینی خۆ بێنێ کە میوانی شتێ بێ کەبرا غەمی نییە بڵێ میوان هەیە کەس دێ خزمەتیانکە کەس نانێ پێشدان ئەمە هەرچی هاتوونانی پێش میوانی دادەین بە خۆمان نایخۆن لەبەرەوەی هەتا میوانە بێ
يعني دستورێکی زۆر جوانە هیوادارم کە ئەو دەستورەمان تێک نەدەن. الله أكبر الله أكبر دیارە خزمانی مەڕوانە منەوە ساڵ تقریبا 4 ساڵە مەلایوانم و تۆزێک زیاتریش دەبێت. هەندێک سیفەتی جوانیان هەیە لەبارەی تەعزیەوە ئەو تەعزیە تەوان کاتێک کە جعفەر دەڵێ وەفاتی کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بڕۆن نانیان بۆ عازرکەن ئەوان مەشغوڵن بە خەفەتێکەوە ئەوە بێ جا بەڕاستی لەو ڕوانگەی ئەو حەدیثەیەوە ئەو خزمانە وەکو چۆن لە زمانی کوردەواری مەداوا بوو مثلا بۆ تەعزیەی بۆ شایی بۆ هەموو شتێک خەڵک نانی خۆی دەهێنا سەماواری خۆی دەهێنا ئێستا لێرە ئەو دەستورە هەر ماوە تەبانە منەگە هاتم سێزەمە نانیان دەهێنا هەر کەسە کە من کە مردوێک دەمرێ هەموو ماڵێک سینی خۆی دێنێ خواردنەی خۆی دێنێ و بە شێوازێکی جوان دای دەنێن و ئەنواحی جۆرە تەحام و خواردن و بەبێەوەی ماڵی مردوەکە نانی عازرکە دێن لە مزگەوتێنیان بەڵام بە حەقەت زەمێکم پێکەم کردنەوە کردومانەوە بە دوو زەمە ئێستا وتمان ئەو دوو زەمە بە حەقەت ئەو نانهێنانش محەبەتێکی زۆری تێدایە هەم لە ڕوانگەی خزمایەتی و پێکەوە ناو خواردن و کۆبوونەوە و کە هەمویان کۆ دەبنەوە لەسەر ئەو سینیانە شتێکی زۆر باشە و ئەمن پێمایە ئەوم پێ سنەتێکی زۆر باشە کە لە زۆر شوێنان نەماوە بەداخەوە ئێستا ئەو مەوزوعە نەماوە ئەوە یەکێک لە سیفەتەکانیان هەر بەردەوامە و بە حەقە کوتیان تا دەژمرین ئەو سیفەتەی تەرک ناکەین ئەمە دووەمیان خزمی مەڕوانان لە مەسائیلی خزمایەتی و سیلەی ڕەحم بەڕاستی لە زۆر لە شوێنەکان کە من دەیان بینم یعنی زارێ مەسەڵەن کەسێکیان نەخۆش دەبێ مەسەڵەن بۆ مەسەلەی چوونە ماڵەکان یعنی هاموشۆی یەکتری سیلەی ڕەحم بەڕاستی زۆر زۆر ئەوە بەردەوامن لەسەر ئەو سونەتانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر لە ناویاندا بەردەوامە و بەردەستەیە و لە گەشە و بووندایە پێکەوەنە لە خۆشی و ناخۆشیدا بەڕاستی خزمایەتێکی تەبایان هەیە هاوکاریان هەیە لە ناو خۆیاندا و زۆر سەردان و سیلەی ڕەحمیان هەیە. والله ئەمرۆک و میوانێک لێ دەکەم هەم خاڵی کاکی واشم کاکی خوارزان و کوڕی خوشکمە ڕزدابوونەرێکی ئەو گوندەی خزمی مەروانان دابوونەرێکی زۆر جوانە دابوونەریتەکە ماوەتۆ لە ناو کوردەواریدا بەڕاستی نەریتێکی جوانە خوا گەورە پاداشیان داتەوە خزمەتێکی زۆر دەکەن هەمویان ڕادەوسن بخوان بە پێوە هەتاکو میوانەکانانی دەخۆن خزمەتی میوانەکان دەکەن لە خزمەتی میوانەکان ڕاوەساون بەڕاستی دابوونەریتێکی جوانە ئەم ئاسانکاری وەرسەر ساعب تەعزیە دەکەن هەم وەکو هاوکاری دەستی هاوکارێکی جوانیان کردو و دابوونەرێتێکی جوانە کەماوەتەوە خوای گەورە پاداشی بەخێران دات.